السلام عليكم ورحمة الله وبركاته. خوي پروردگار دەفەرمێت لا تحزن إن الله معنا. بێباوەڕانی قوڕەیش دوای ئەوەی کەوە ئازارێکی زۆری پێغەمبەری خوا دەدەن عەلەیهی سەڵات وەسەلام لەناو شارێکی فراوانی وەکو مەککە جێیەک بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نامێنێت کەوا تیایدا ئاسوودە بێت و هەروەها بە ئارامی ژیانی تێدا بکات. ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم ئەم شارە فراوانە بەجێ دەهێڵێت و هەروەها بەرەو ئەشکەوتێکی تەنگ و تاریک بەڕێ دەکەوێت. لەناو شارێکی فراوان ئاسوودەی و ئارامی بۆ پێغەمبەری خوا نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام لەناو ئەشکەوتێکی تاریک ئاسوودەی و ئارامی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەست دەکەوێت. کاتێک بێباوەڕانی قوڕەیش لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نزیک دەمنەوە دەستنە لای ئەشکەوتەکە بە ئەندازەیەک چەند هەنگاوێکی زۆر کەم لە پێغەمبەری خوا وەدورن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەبوو بەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێت لەو کاتەدا دەشڵەژێت بە پێغەمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر هاتوو سەیری ژێرپێی خۆیان بکەن ئەو ئێمە دەبینن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەو کاتەدا بە ئەو بەکر دەڵێت لا تحزن إن الله معنا، خەم مەخۆ خوای پەروەردگار لەگەڵ ئێمەیە. ئەگە هاتوو هەر یەکێک لە ئێمە لە کاتێک کەوا تووشی ناخۆشی و ناڕەحەتی بووە، تووشی بەڵاو موسیبەت بووە، یەقینێکی وای هەبێت کەوا لەم بار و دۆخەدا خوای پەروەردگار یارمەتی دەدات و هەروەها سەری دەخات، ئەوە بێگومان خوای پەروەردگار یارمەتی دەدات و هەروەها خوای پەروەردگار لەو کێشە و گرفتە ڕزگاری دەکات، چونکە یەقینی بەوە هەیە کەوا خوای پەروەردگار ڕزگاری دەکات. چونکە خوای پەروەردگار دەفەرمێت ئەنا عیند ظەنی عەبدی بی، من لەگەڵ گومانی بەندەکەمم، ئەگەر هاتوو بەندەکەم گومانی وابێت من ڕزگاری دەکەم بێگومان ڕزگاری دەکەم. چونکە ئەو بەندانەی کەوا لە کاتی شوێنەیی خوای پەروەردگاریان لەبیرە وەروەها سەرپێچی ناکەن، لە کاتی تەنگانە یەقینی تەواویان هەیە کەوا خوای پەروەردگار ڕزگاریان دەکات. هەروەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لەم کاتەدا کەوا کاتێکی زۆر هەستیار بوو بە ئەبوو بەکری دەوت إن الله معنا، خوای پەروەردگار لەگەڵ ئێمەیە. لەو کاتەدا خوای پەروەردگار سەکینەت و ئارامی بەسەریاندا داڕشت. هەرچەندە کێشە و گرفتێکی گەورە هەیە کەوا پەیوەندی بە ژیان و مردنەوە هەیە، بەڵام چونکە یەقینێکی وایان هەیە خوای پەروەردگاریان لەگەڵا فأنزل الله سەکینەتەه عەلەیه، خوای پەروەردگار سەکینەتی بەسەر دڵ و دەرونیاندا داڕشتووە. بۆیە یەقینت هەبێ خوای پەروەردگار لە کاتی ناخۆشی و ناڕەحەتیەکان لەگەڵت دەبێت، بەڵام بۆ مەرجەی لە کاتی شوێنەی خوای پەروەردگارت لە یاد بوو بێت و هەروەها خوای پەروەردگارت ناسی بێت. سەلام عەلەیکم ورحمة الله وبركاته.